جیهانی دê pêşangehan tê pêşkêşkirin. فەرش لە ناسراوترین و بەبایەخترین بەرهەمی پیشەدەستیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران کە هەڵگری مێژوویەکی چەند هەزار ساڵەیە. کۆمپانیای فەرشی ئەڵماسی کەویری ئێران کە تەنیا 10 ساڵە دەستی بەکار کردووە بە پشتبەستن بەو مێژوویە و ئاواتێکی گەورەوە بەشداری پێشانگای نێودەوڵەتی هەولێر بوو. پێشانگای هەولێر یەکێکە لە گەورەترین پێشانگا نێودەوڵەتیەکانی جیهان بە لەبەرچاوگرتنی نزیکایەتی فەرهەنگی خەڵکی ئێران و کوردستان بڕیارماندا بەشداری لەو پێشانگایەدا بکەین. چون پێمان خۆشە لەو بازاڕە گەورەی باشووری کوردستاندا ئێمەش هەبین. فەرشی دەستنی ئێران بەشێک لە بازاڕە جیهانیەکانی بەدەستە چون خاوەنی تایبەتمەندی خۆیەتی. خواستگاه فرش دنیا فرش ایرانیه. ئاخێزگای فەرشی جیهان ئێرانە. ئێمە جوانترین و باشترین فەرشی دەستنی جیهانمان هەیە و نەخشی تایبەتی خۆمان. ئەوەی ڕاستی بێت لە جیهاندا ئێمە قسەی یەکەم دەکەین. لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پیشەسازی فەرش فەرشی ماشێنی زۆربەی بازاڕەکانی بەدەستگرتووە چون نرخی ئەرزانترە و هەموو بنەماڵەکان دەتوانن کەڵکی لێوەرگرن بەڵام فەرشی دەستنیش تایبەتمەندی ئەرێنی خۆی هەیە. فەرشی دەستچن سەرمایە و دەبێ خەڵک وەک پاشەکەوت چاوی لێ بکەن چون تا کۆن بێت ئەرزشی زیاتر دەوێت. ڕۆژهەڵاتی کوردستان و فەرش مێژوویەکی لە یەکگرێدراویان هەیە چەندین نەخشی تایبەت لە بازاڕەکانی جیهاندا هەن کە بە ناوی کوردستانەوە دەناسرێنەوە. ماسی بیجار و گوڵە دیاری ئیلام و هاوشار و چەند نەخشێکی دیکە کە تایبەتن بە کوردستان لە جوانترین و کۆنترین نەخشەکانی فەرشی جیهانن. ئەو نەخشانە لایەنگریان زۆرە و هەموو کۆمپانیاکان ئەو نەخشانە بەرهەم دێنن چون خواستێکی زۆریان لەسرە. بەپێی ئامارە فەرمیەکانی ژووری تەونکارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە 20,000 کەس تەونکار هەیە بەڵام فەرشی کوردی کۆمپانیا ئێرانیەکان نوێنەرایەتی دەکەن. تەونکارانی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوام لە دەستەوە دەناڵێنن کە فەرشەکان هیچ بڕندێکی تایبەتی نییە و سوودی هەرە زیادی تەونی ئەوان دەڵاڵەکان و کۆمپانیاکانی ئێران دەیبن. ئێرە پێشانگای نێودەوڵەتی هەولێرە ئەمە دوو نەخشی فەرشی کوردین کە بە هاوشار دەناسرێن هیچ تەونکارێک یا بڵێن کۆمپانیایەک ڕۆژهەڵاتی کوردستان لێرە نییە بەڵام نەخشی فەرشی کوردی لەم پێشانگادا خۆ دەنوێنێ بەڵام لە ناو کۆمپانیایەکی ئێرانیدا. کەرتی فەرشیش لە ڕۆژهەڵاتی کوردستان بەدەست نەبوونی سەرمایە گوزار و بڕندەوە دەناڵێنێت. بەداخەوە تەونکارەکان ناتوانن ڕاستەوخۆ فەرشەکانیان لە بازاڕەکان بخەنە ڕوو بۆیە سوودی زۆرتر کۆمپانیاکان و دەڵاڵەکان لە باخەڵی دەدەن. جاری واشە لە ناوەڕاستی تەوندا بەهۆی کێشەی ئابووریەوە فەرشەکەیان پێشفرۆش دەکەن. ئەوە کارێکی هەڵەیە و دەبێ خۆی لێ بپارێزن. هەوڵ بدەن هەر کات فەرشەکەیان بە تەواوی چنرا خۆیان بیبەنە بازاڕە گەورەکان و بیفرۆشن و دەستی دەڵاڵەکان کورت بکەنەوە بۆ ئەوەی سوودێکی زیاتریان دەستکەوێت. ڕەنگە ئاواتێکی زۆر نەبێت کە کۆمپانیا کوردیەکان نوێنەرایەتی فەرشی کوردی لە بازاڕەکانی جیهاندا بکەن بەڵام دیار نییە ماوەتە کەی دێتە دی بۆ بە خاوەنکردنەوەی هونەرێک کە مێژوویەکی زیاتر لە 3000 ساڵی هەیە. ئومێدبەرین ڕوودا و هەولێر.